زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە لە چوارشەمەوە لێرەین بۆ ئەوەی قانونی تەمویلی عەجزی مالی جێبەجێ بکەین. ئەم قانونە خۆتان ئەزانن لە پەرلەمان دەرچوو، لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردرا بەبێ بەشداریکردنی لایەنە سیاسیەکان و لایەنە کوردستانیەکان. بەس سەرڕای تێبینیەکانمان لەسەر ئەم قانونە ئێمە هاتوین ئەم قانونە جێبەجێ بکەین. لە چوارشەمەوە لێرەین، چەندین کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ بەرپرسانی حکومی، بەرپرسانی پەرلەمان، کەسایەتی سیاسی و سەرکردایەتی حیزبە سیاسیەکان و کەسانی تری کاریگەر. لێرە ئەمانەوێ ڕوونیکەینەوە. ئەم قانونە داوا لە هەرێمی کوردستانەکە داهاتی نەوت تەسلیمکە، حازرین. ئەم قانونە داوامان لێ ئەکا داهاتی غەیرە نەوتی تەسلیمکەین، حازرین. ئێستا ئێمە چاوەڕێین لە حکوومەتی فەدرالیەوە پێمان بڵێ مقابل بە ڕادەستکردنی داهاتی نەوت و ڕادەستکردنی داهاتی غەیری نەوت بەشی هەرێمی کوردستان لەم یاسایە چەندە. ئەم گفتوگۆیە بەردەوامە. ئەنواعی لێدوانم بیستووە و بینیوە لەلایەن کەسانی ترەوە کە وتویانە کە ئەم دانوستانە شکستی هێنا و خەلەلی هێنا و وەستاوە. من ئەمەوێ خەڵک دڵنیا بکەمەوە ئەم دانوستانە ئەم گفتوگۆیە بەردەوامە و بەردەوامیشە بێت تا بگەینە نەتیجەیەک، تا بگەینە ئەنجامێک. و ئێمە لێرەین بۆ وەرگرتنی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان و موچەخۆران بە تایبەت. نەهاتوین داوا زیاتر لە حەقی خۆمان بکەین، نەش هاتوین خەڵک خێرمان پێ بکە. قانونێک دەرچووە، ناوڕۆکی ئەم قانونە زۆر ڕوون و ئاشکرایە و ئێمە هاتوین ئەو قانونە جێبەجێ بکەین و لێرە ئەمێنینەوە تاکو بگەینە ئەنجامێکی سەرکەوتوو بۆ هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. جەوی سیاسی لە عێراق ئاڵۆزە، بەرەو ئینتیخاباتێکە ڕۆین، بۆیە فشارێک هەیە لەسەر لایەنە سیاسیەکان. پرۆسەیەکی ئاڵۆزتر کراوە لەبەر ئەم جەوە سیاسی کە هەیە. بۆیە داوا لە هەموو لایەکەکەین سەبرمان هەبێت، مفاوزات گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی بەردەوامە. ئێمە لێرەین بۆ وەرگرتنی حەقی هەرێمی کوردستان و حەقی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دڵنیاشم کە ئەگەینە ئەنجامێکی سەرکەوتوو. سوپاس بۆ ئەم دەرفەتە.